لەگەڵ میوانەکەم گفتوگۆوەکەم بۆی بزانین ئامانجیان چی بووە بۆ پێشیان هێناوە دانوێت لە هەڵبژاردننی پەرلەمانە چۆن بەشداری بکەن ئەم پرسانە گفتوگۆوەکەم لە میوانەکەم لە ستۆدیۆ میوان ماویش بەڕێز ئانۆجەوهەر سەرۆکی هاوپەیمانی حاموڕابی. بەڕێز ئانۆجەوهەر بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئەم هاوپەیمانێتتان بۆ پێکەنە. کاک کۆمار ئەم هاوپەیمانیە دامەزرا لەسەر داواکاری ئەم هەموو هێزەی کە پێکەوە کار دەکەن لە هاوپەیمانی حاموڕابی و بە تایبەت لە دوای ئەوەی کە برا ئەرمەنەکانیش لە پێکهاتەی ئەرمەن ئەوان بەشداریان کرد لە هاوپەیمانی حاموڕابی و داواکاریەکەوە هەبوو هەمویان ئەو هەلایەنانە کە هاوپەیمانێکی گشتگیر پێک بێتن ئەو هاوپەیمانیە هاوپەیمانیەک چەترێک بیتن بۆ هەموو کلدان و سریان و ئاشووری و هەروەها ئەرمەنیش پێکەوە کاری سیاسی بکەن. ئەم هاوپەیمانیە کە لە ژێر ناوی هاوپەیمانی مەسیحی دامەزرا هاوپەیمانیەکی گشتگیرە بۆ هەموو ڕۆڵەکانی کلدان و سریان و ئاشووری و ئەرمەن خەبات دەکاتن کار دەکاتن و هاوپەیمانیەکی سیاسیە چەترێکی سیاسیە و ئەوی بتوانین بە یەکتر بگەین و پێکەوە کار بکەین. بەڵێ ئەماوەکانی ڕابردووە چەند جارێک تریش بەڕێستان باسیوتان کردووە کە کاتێک کەسێک وەک پێکاتی کریسیان چۆتە پەرلەمانی کوردستان و نەراتی سەرجەم کریسیانی هەرێمی کوردستانی کرۆ نەکەوەی بڵین هەولێر یان ناوچەیەک بە دیاری کراوی. ئەمە هاوپەیمانێتی واکات زیاتر پێکەوە بن بەهێزتر بن و وا بکات بتوانن نێونەرایەتیەکانتان لە تەواوی لایەن و پێکاتی کریسیانەکان لە هەرێمی کوردستانە زیاتر کۆ بکاتەوە. ئێمە هەمیشە کارمان کردی لەسەر ئەوەی هێزەکانمان کۆ بکەینەوە نەک ئەوەی پارچە پارچە بین یاخود لەت بین. بۆیە چەتری مەسیحیەت هەمومان کۆمان دەکاتەوە ناوی وەکو ئەوەی پێدرێن مکەوەنی مەسیحی یاخود پێکاتەی مەسیحی کۆمان دەکاتەوە بەڵام بە دڵنیایەوە ئەوە ناکاتن ئیلغا ئەوەی ناکاتن کە ئێمە کلدانین سریانین ئاشورینە و ئەرمەنین. ئەمە ئینتیمائێکی قەومیە و ئەمەش ئینتیمائێکە بۆ مەسیحیەت کە ئەمە هەمومان کۆ دەکاتەوە لە ژێر چەترێکی ئیشکردنی سیاسی و ئەمە بابرێن ئیبداعێکی نوێ نییە داهێنانێکی نوێ نییە لە سەرتاسەری دنیا ئیشکردن لە سیاست لە ژێر چەتری مەسیحیەت ئەمە کارێکە هەیە لە پێش 100 ساڵ و تاکو ئێستا و کارکردنەکان زیاتر لە پێناو ئەوە دەبین کە لە پێناو خزمەتی نیشتیمان و وڵات و زیدی با باپیرانمان. ئەمە تا چەند واکات پەیوەندیتان لەگەڵانە سیاسەکانی دیکە باشتر و بەهێزتر بێت. ئێمە پەیوەندیمان لەگەڵ گشتلانە سیاسیەکان چ لەسەر ئاستی کوردستان بیت چ لەسەر ئاستی عێراق پەیوەندیەکی زۆر ئاساییە و باشە و هەروەها کار دەکەین لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش و هەروەها ئەندامبوون یاخود هاونیشتیمانی لە یەک نیشتیمان و لەسەر بنەمای ماف و ئەرک. بەڵێ ئەوەکەوەی کە لە ماوەی ڕابردووە بە بڕیاری دادگای فیدراڵی 11 کورسی پێکاتەکان لە هەرێمی کوردستان هەڵوەشێنراوە سەوە داوای هەڵەشانەوە بڕیاراکەن و بۆ 11 کورسیەکەی پێکاتەکان هەموو پێکاتەکان هەرێمی کوردستان بگەڕێتەوە. لەم دۆخەدا کە هاوپەیمانیشی بەهێزتان هەبێت ئەمەوە ئاکات فشارەکانتان زیاتر کاریگەر و بەهێزتر بن. ئێمە بەردەوام دەبین لە کارەکانی خۆمان لە داواکاری مافی خۆمان لەسەر ئاستی کورسیەکانی کۆتا بۆ کلدان و سریانی و ئاشووری و ئەرمەن کە ئەمە کریسیانەکان هەروەها تورکمانەکان کە 11 کورسیە کە بە مافێکە بۆ ماوەی زیاتر لە 30 ساڵ دوای ڕاپەڕینی مەزنی کوردستان ئەم مافە چەسپاوە و هەروەها ئێمە ئەم هاوپەیمانەتی مەسیحی دەرکەی کرایتەوە بۆ ئەوەی هەروە ئیش بکەین لەگەڵ پێکهاتەکانی دیکە لەگەڵ برا ئەیزیدیەکانمان لەگەڵ برا کاکاییەکانمان لەگەڵ تورکمانەکان و هەروەها لەگەڵ هاوبەشەکانمان لە نیشتیمان لە هێزە سیاسیە کوردەکانیش. بەڵێ ئەگەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە هەر وادەیەکە بکرێت ئەو هاوپەیمانێتیە بەم ناوە کریسیانەکان و کلدان و ئاشور و ئەرمەن بەم ناوە چنە هەڵبژاردن یاخود بەجیا بەشداریەکان. ئەم بڕیاری پێکهاتنی ئەم هاوپەیمانەتیە بڕیاری ئەم هێزە سیاسیانە و ئەم هێزە ئیجتیماعیانە بوونە لە ئەرمەن و لە کلدان و لە سریان و لە ئاشووری و ئەو کاتیش لە کاتی هەڵبژاردن ئەم پێکهاتانە چ بڕیارێک بدەن چ بڕیارێک بە ئەوەیە کە هەمویان لەژێر ئەم چەترە کۆیان بکاتەوە
ئێمە پشتگیریان لەگەر دەکەین و لەگەڵیان دەبین. وەک جەنابتان پێتان وایە بە ناوی هاوپەیمانێتێکەوە بچنە پەرلەمان باشترە یان وەکو جاران بەجیان؟ ئێمە هەمیشە لەگەڵ ئەوەین چەند بتوانین هەمومان پێکەوە لێک هەوپەیمانەتی هەمومان پێکەوە کۆک ببین هەتاکو بەهێزتر بین لە گەیاندنی مافی ڕۆڵەکانی نەتەوەکەمان و هەروەها کۆمەلگای مەسیحی. هەر لە بۆ ئەم مەبەستەش لەسەر داواکاری ئەم هێزە بەڕێزانە ئێمە هاوپەیمانەتی مەسیحی دامەزرا. بەڵێ لە ماوەی ڕابردووە چ سەرۆکوەزیری مەسرور بارزانی چ سەرۆک بارزانی هەوڵی زۆریاندا بۆ پاراستنی مافی پێکاتەکان لەم بارەیەوە چی ئەڵێن هەڵسەنگاندنتان چییەوە پێتان وایە ئەوەی پێویست بووە لە بەرگریکردن لێتان بۆتان کراوە؟ جەنابی سەرۆک بارزانی لە پێشتر و ئێستا و دڵنیام لە دوا ڕۆژیش جەنابیان مدافعی یەکەمە لە مافی پێکهاتەکان چ کریستیان بن کلدان سریان ئاشووری و ئەرمەن چ تورکمان بن و چ یەزیدی بن کاکەیی بن سابیعی مندایی بن گشت ئەو پێکهاتە ئاینی و نەتەوەیەکانی کوردستان و جەنابیان بە بەرگریکردن لە پێکهاتەکان بەرگری دەکات لە قوارەی کوردستان لە قوارەی هەرێمی کوردستان کە ئەم قوارەیەش بەخینی دەیان هزار سەدان هزار شەهیدی ڕۆڵەی ئەم نیشتیمانە هاتیتە دی. بۆیە ئەم مووقفەی جەنابی سەرۆک کاک مەسعود بارزانی مووقفێکی مێژوویە لە پێشتر و لە ئێستاداش کە بەرگریەکی تەواو بە هەموو هێزی خۆی کردیە لە مافی پێکهاتەکان و وەکو تەرجمەکردن بۆ ئەم مووقفە مێژووی جەنابی سەرۆک بە دڵنیایەوە ڕێزداد جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسعود بارزانی و ڕێزداد جەنابی سەرۆکی هەرێمش هەروەها هەمویان کارێکی هەموو بەهێزی خۆیان بە هەموو هێزی خۆیان کارێکیان کردیە بۆ ئەوەی بتوانن مافی پێکهاتەکانی کوردستانی لە هەر پێکهاتەیەک بن لە هەر ئاینەیەک بن لە هەر نەتەوەیەک بن کە بەرگری لەوێ بکەن لە بەرەوە بەرگریکردن لە پێکهاتەکان بەرگریکردنە لە قوارەی کوردستان و لە کوردستانیان بەگشتی. بەڕێزانەوە جەوهەر سەرۆکی هاوپەیمانی حاموڕابی لە ستودیۆ ئامادە بوویت. سپاس بە ئامادەبوونتانەوە کاتێ بێمەتاندا بەخرات. زۆر سپاستان.